یاریەکانی خولی پلە دووی کوردستان دەستی پێکردو لە یەکەم هەفتەی خولەکە و لە یەکێک لە یاریەکانی کۆمەڵی سێمدا یانەی بەختیاری لە یاریگای خۆی میوانداری یانەی پێنجوێن و هاندەرانی کرد. یاریەکە ئاسێکی بەهێزی بەخۆیەوە بینی و گێمی یەکەم یانەی میوانیش باشتر دەرکەوتن، بەڵام ئەنجامەکە دادپەروەرانە بوو. کاتێک لە خولەکی 16 محەممەد ئیبراهیم گۆڵەکەی پێنجوێن و سامان عەلیش لە خولەکی 18 گۆڵی بەرامبەری تۆمار کردەوە و ئەو گێمەش بەو ئەنجامە کۆتایی هات. گۆڵ گێمی دووەم بە ئاست و ئەنجام پێچەوانە بوو. کاتێک یانەی پێنجوێن 2 گۆڵی تری تۆمار کرد لە خولەکەکانی 1994 لە ڕێگە یاریزانان ئیسماعیل کەمال و فەرمان عوسمانەوە. هەرچەندە یانەی خاوەن یاریگا هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام بێسوود بوو. لە کۆتاییشدا یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی یانەی پێنجوێن کۆتایی هات. وڵای ئەو کارەکەیەوە ئێمە ئەعدادمان کەم بوو، ئیمکانەتی مادیمانە نەمانتوانین یاریزان بێنین لە شوێنەکان و یاریزانی محتەریف و یاریزانی نادەکانی کە بانکەین و عەقدیان لەگەڵا بکەین و فەرقێکی تۆکمە و سابت دروست بکەین. ئێمە بە پارێکی کەمە یاریزانە زۆر سوپاسیان دەکەم. ئەکس زۆر هەمویان خۆبەخشن تەناوانی کەرکووک نەبێ بەکرێ یان ڕێگا و هاتوچۆ هاوکاریان کردوین و هاتوون یاریمان بۆ بکەن بڕاتە بە تەنانەت سا حەشمان نییە کە تەمرینی تیا بکەین. تقریبا مانگێک و 20 ڕۆژەوە کیانێرشی پێنجوێن ئامادەکاریی باشمان کردووە. لە گێمی یەکەم نەمانتوانی استیغلالی وەزعەکەین، یعنی تیپی بەرامبەر باشتر ئەجوڵاو ئێمە نەمەتوانیەوە هەلانە قۆزینەوە چەند فرسێکشمان لە دەزیا، بەڵام لە گێمی دوم توانیمان بە شێوازێکی تر بچین ناو ساحەکە و ئەنجامی باش بەدەستبێن پیرۆزبایی لە خەڵکی پێنجوێنی خۆشەویستەکەم کە ئەم ساڵ بۆ یەکەمی ساڵەکە هاتۆتە ڕیزی گەورەکان و توانێتی هەم بە هاندەر هەم بە ئاسیش ناوبانگی دەرکا بخۆی. ئامانجمان بێگومان سەرکەوتنی ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە. سواز بەخوا لە گێمی دوم بە یارمەتی ڕاهێنەر و یارمەتی یاریزانەکان بە هەوڵ و مادبوونێکی زۆر توانیمان یاریەکە بەلای خۆمانە بشکێنینەوە. سواز بەخوا ئاستی بەکەمان زۆر باشە، لە ئاستێکی جێگیرایە بۆ ماوەی دوومانە ئێمە ئیستعداد دەکەین لە مەشق و ڕاهێنانی باشەکەین، زۆرمان دووە بین، زۆر هەوڵ دەدەین ئینشەڵڵا ئەمەلمان هەیە بگەین بە ئاستی پلەیەک و بگەینە قۆناغەکانی داهاتوو. خولی پلە دوو یانەکانی کوردستان بە بەشداری 32 یانە کە دابەشی 4 کۆمەڵە کراون بەڕێوە دەچێت و یانەکانیش بە پێی شوێنی جوگرافیان دابەش کراون و هەریانەیەکیش بە 2 دۆڕاندن ماڵ ئاوایی لە خولەکە دەکات. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.